باز لە پرۆژێکی گرنگەکەین بۆ بەرەو پێشبردننی کەرتی کشت و کاڵ کە پرۆژەکە لایەن دەستەی گشتی گەشت و گوزاری هەرێمی کوردستانەوە بە ناوی گەشت و کاڵەوە ڕاگەندراوە کە هەوڵ بۆ ناساندن و بۆ دۆزینەوەی بازاڕی بەرهەمی جوتیارانی هەرێمی کوردستان دەدات و هەروەها هەوڵی ئەوە ئەدات کە گوندەکانی هەرێمی کوردستان لەگەڵ هاتنی گەشتیاراندا بەیەکەوە ببەستێتەوە وا لەوا دەکات کە گەشتیاران تەنها بۆ ناوچە گەشتیاریەکان نەچن کە سەردانی هەرێمی کوردستانەکان بەڵکو کە دێنە هەرێمی کوردستان سەردانی گوندەکان بکەن و شوێن لە گوندەکانە دابین بکرێت بۆ مانەوەی گەشتیاران و هەروەها سەردانی کێڵگەی جوتیاران بکەن تا لە ڕێگەی سەردانەوە ناساندن بۆ بەرهەمی جوتیاران بکرێت و هەروەها گەشتیاران خۆیان بتوانن لە ناو کێڵگەکەیە پەیوەند بەرهەمە کشت و کاڵەکان بەدەستی خۆیان لێ بکەنەوە و بەرهەمە کشت و کاڵەکان ڕاستەوخۆ لە دەستی جوتیارەکە جاڕۆن دێمە هەمیشاڵێن کە ژێرخانی ئابووری هەر وڵاتێک بەندە بە کردی کشت و کاڵێک ئەگەر کشت و کاڵێکی باش هەبێت دنیا بەکە ئابوووریەکی باشیشت ئەبێت ئێستا تێگەڵکردنی ئەم پرۆژەیە کە بە ناوی گەشت و کاڵ تێگەڵکردنی دەستی گەشت و گوزار لەگەڵ کردی کشت و کاڵە ئەمە کارێکی زۆر باشە بۆی کاوکە ئەمە ئابوووریەکەمان ببوژێتەوە کاتێککە ئەچین بۆ سەردانی شوێنێک کەچێکەکەمە ئەچین بۆ ئەو باخە پرەپارەیەکەین لە بەرامبەر ئەوە لە دوای شاچین چەند خۆشێتە ئەو میوەیان ئەو بەدەستی خۆ لە جوتیارەکەی ئەکڕیت ئەوە بزان چەند خۆشترێکە دڵنیایت لە بەروبوومەکە دڵنیایت لە بەرهەمەکە کە چۆن پێک هاتووە بەڵێ ئەمە ئەبێتە دەرفەتێکیش بۆ ناساندنی بەرهەمی جوتیاران بۆ بە دەرەوە بێگومان کە گەشتیاران سەردانی هەرێمی کوردستانەکان سەردانی هەر ناوچەیەکی هەرێمی کوردستانەکان ئەم بەرهەمە ڕەنگە لەگەڵ خۆیانە بەرنەوە و دواتر بازاڕێک بۆ بەرهەمی جوتیاران لە هەرێمی کوردستانە دروستە بێت. ڕۆندەمە لە کوردستان دەوڵەمەندین بە زەوی کشت و کاڵ کە نزیکەی 47 ملیار دۆلەر زەوی کشت و کاڵمان هەیە و ئەمە بین سوود لەو ناوچە کشت و کاڵیانە وەربگرین لەگەڵ گەشت و گوزارە تێکەڵی بکەینەوە کاتێکە گەشتێکەکەین بە هەم کشت و کاڵی بێ هەم گەشت و گوزاریش بێت. هەر سەبارەت بە ئەم تەوەری کە لەگەڵ هاوکارم پەیوەند باسمان کرد میوانێکمان ئامادەیە ڕاستەخۆ لە شاری هەولێرەوە بەڕێزی براهیم عەبدولمەجید بەڕێوەبەری ڕاگەیاندن و پەیوەندیەکانی دەستەی گەشت و گوزاری هەرێممان لەگەڵا کاگی براهیم سڵاوت لێبێت ئەم کاتت باش سڵاو لێبێت و بەیانیت باش سڵاو لە ئێوەی بەڕێز بەیانی ئێوە و تەواوی بینەرانیش باش زۆر سوپاس. کاگی براهیم سەرەتا با بۆ دەست پێ بکەین گەشت و کاڵ چییە و گرنگی گەشت و کاڵ چییە؟ بەڵێ دیاران گەشت و کاڵ یاخود گەشت و گوزاری کشت و کاڵی یەکێکە لە جۆرەکانی گەشت و گوزارە لە دنیادا ژمارەیەکی زۆر لە زۆری گەشت و گوزار هەن دیارە ئەمەشیان یەکێکە لە جۆرەکان و لە ئێستاشدا ساڵ لە دوای ساڵ ئەم جۆرەی گەشت و گوزار زیاتر برە و دەسەنێ و خواستێکی زیاتری گەشتیارانی لە سەر دەبێت لە وڵاتان ئەگەر ئێمە بە نمونە باس بکەین بۆ نمونە لە وڵاتانی ئەوروپا بۆ نمونە وڵاتێکی وەکو ئیتالیا هەر لە ساڵی 1985ەوە یاسایەکی تایبەت بەم جۆرەی گەشت و گوزار هەیە یاخود وڵاتی هیندستان تەنانەت دامەزراوەیەکی تایبەت کردووە بۆ ئەم جۆرەی گەشت و گوزارە کە پێ دەگوتێت گەشت و گوزاری کشت و کاڵی. لە هەرێمی کوردستانیش وەک دەزانین کە هەرێمی کوردستان سەرڕای ئەوەی کە کوردستان بەعام سەرڕای ئەوەی کە لانکەی مێژوو شارستانیەتە هاوکات زۆرێ لە سەرچاوە مێژوویەکانیش ئەوە پشت ڕاستەکەنەوە کە یەکەم گوندی کشت و کاڵی شەر لێرە بووە لە کوردستان و هەندێک کەلوپەل دۆزراونەتەوە کەلوپەلی کشت و کاڵی کە مێژوەکانیان دەگەڕێتەوە بۆ زیاتر لە 7000 ساڵ پێشی زانی. ئەمانە پێمان دەڵێن کە هەرێمی کوردستان و خاکەکەی لەسەر ئاستی جیهان پێشەنجی کاری کشت و کاڵی بووە. بۆ سوودوەرگرتن لەمە ئێمە لە دەستەی گەشت و گوزار پلانێکی هەر ساڵەمان هەیە لە میانی پلانی هەر ساڵەدا یەکێ لە تەوەرە استراتیژیەکان بریتە لە پەرەپێدانی جۆرەکانی گەشت و گوزار لە نێویشیاندا گەشت و گوزاری کشت و کاڵی. خۆشبەختانە ئەم پرۆژەی گەشت و گوزاری کشت و کاڵی لە ئێستادا هەنگاوی کردداری بۆنراوە لە ئێستادا لە قۆناغی جێبەجێکردنە. ئەگەر ئێمە باس لەوە بکەین گەشت و کاڵ چییە یاخود گەشت و گوزاری کشت و کاڵی چییە؟ تەواوی ئەو چاڵاکیانە دەگرێتەوە کە لەسەر چێڵگەیەکی کشت و کاڵی جێبەجێ دەکرێتەوە دەبێتە هۆی ڕاکێشانی سەرنجی گەشتیاران. بۆ نمونە فرۆشتنی ڕاستە و خۆی بەروبوومە کشت و کاڵیەکان لەسەر شێڵگە گەشتیاریەکە یاخود گەشتکردنی گەشتیاران بۆ نێو ڕەز و باخ و چێڵگە ئاژەڵیەکان واتە لە گەشت و گوزاری کشت و کاڵیدا گەشتیار کاتێکە دێ
لە جیاتی ئەوەی لە هۆتێل بمێنێتەوە بەڵکو هەر لە چێلگەکە دەمێنێتەوە بۆ شەو بۆ بەیانیەکەی کە لە خەو هەڵەستێ بۆ نانی بەیانیەکەی لەو بەروبووم و بەرهەمانە ئەبێ کە لە چێلگەکە بەرهەم دەهێنرێت یان لە ڕووی تەرفیهیەوە هەندێک جار گەشتیارەکە بەشدار دەبێت لە ئەسب سواری لە پێداری خۆراک و خۆراک بە یان دانەوێڵە بە ئاژەڵ و باڵندەکان هەروەها هەندێک جار گەشتیار لەگەڵ جوتیارەکە بەشدار دەبێت لە ڕنینی بەروبوومەکان ئەمانە کۆمەڵێک چاڵاچین کە گەشتیار دەتوانێت لە گەشتگوزاری کشتتوکاڵیدا ئەنجامیاندا وەکو گوتیشم کە لە ئێستادا خواستێکی زۆر لەسەر ئەم جۆرەی گەشتگوزار هەیە بۆیە ئێمەش هەنگاوی کردداریمان ناوە دەمانەوێت سەرنجی ژمارەیەکی زیاتری گەشتیاران بەرەو هەرێمی کوردستان ڕابچێشین. زۆر باشە ئەم بیرۆکەیە بە بیرۆکەی کللتوری کوردی دەناسێنێت بۆ ناساندی لادەکان و شوێنە گەشت و گوزاری و کشتتوکاڵیەکان. بەڵام ئایا لە ئێستا ئەوەی ئاگادارین کە لە ئێستادا ڕاهێنان بە کەسەکان ئەگرێت بۆ بەڕێوەچوونی ئەم پرۆژەیە ئەگەر پێمان بڵێ پرۆژەکە لە ئێستادا بەکوێ گەشتووە قۆناغەکانی؟ بەڵێ پرۆژەکە گوتم خۆشببختانە دەستی پێکردووە لە قۆناغی یەکەمی تەواو بە قۆناغی یەکەم بریتی بوو لەوەی کە لە سەرانسەری هەرێمی کوردستان دە کەس ڕاهێنانیان بینی و بڕوانامەی تیئۆتیان وەرگردواتە بوون بە ڕاهێنان ئەم پرۆژەیە من دەمێ ئاماژە بەوە بدەم لەلایەنە مادیەکەوە داراییەکەوە لە ڕێکخراوی جیئایزێتی ئەڵمانی سەپۆرتی دەکات پشتیوانیەکە هاوکات لایەنە لۆجیستەکەی لەلایەن ڕێکخراوێکی هۆڵندیە بە ناوی ZOA لە قۆناغی یەکەمدا کە گوتم دە کەس لەسەر ئاستی هەرێمی کوردستان خولیان بینی کە خولەکان لە ئاستی نێودەوڵەتیدا بوون بە شێوەی ئەکادیمی ڕاهێنراون ئێستا بوون بە ڕاهێنەر قۆناغی دووەم کە لە ڕۆژی یەکشەمە دەست پێەکە بریتە لەوەی کە چل جوتیار و خاوەن پرۆژەی ناوازەی گەشتیاری خولیان پێدەودرێتەوە لەلایەن ئەودا کەسەی کە ئێستا بوون بە ڕێبەر لە ڕۆژی یەکشەمەوە لە شاری هەولێر دەست پێەکە زیاتر لە 20 کەس لە شاری هەولێر دەبێت دواتریش لە مانجی هەشت لە سلێبانی دەست پێەکە ئەم خولانە بەردەوامە بن بۆ 10 هەفتە واتر دەتوانین بڵێن لە مانجی دا ئەگەر هیچ ڕووداوێکی نەخوازا ڕوونەدا ئێمە دەتوانین ئەم پرۆژەیە بخەینە سەر پێ و ئیتر پێشوازی لەو گەشتیارانە بکەین کە بە مەبەستی گەشت و گوزاری کشتتوکاڵی سەردانی هەرێمی کوردستانەکەن بێگومان ئەم پرۆژەیە هەر لە مانجی دەناوەستێ ئەمە بەردەوامە بێ سەرەتا وەکو وتم بۆ 40 جوتیار و خاوەن پرۆژەی گەشتیاریە 20یان لە تەواوی هەرێمی کوردستانە دوای ئەوەی کە زیاتر لە 20 پلانی 20 پرۆژەی ناوازە هەڵدەبژێردرێ بۆ ماوەکانی ئایندە بۆ ساڵانی داهاتوش ئەمە بەردەوامە بێ ئەو ڕاهێنەرانی کە ئێستا پێگەێنراون بەردەوام دەبن لە مەشق و ڕاهێنان بۆ جوتیاران بۆ خاوەن پرۆژە گەشتیارەکەن بۆ ئەوەی ئاشنیان بکەین بەوەی کە گەشت و گوزاری کشتتوکاڵی چییە یان خولی ئەتەکێتیان پێبوترێتەوە کە چۆن مامەلە لەگەڵ گەشتیارێک بکەن یانیش پێداویستەکانی گەشتیارێک چییە کە دێ بۆ چێڵگەکەی ئایا دەبێت لە شوێنی خەوتنی ئەو گەشتیارە چ شتێک ئامادەبێ یان خزمەت گوزاریەکان بابەتی پاک و خاوێنی ئەوانە کۆمەڵێک بابەتن ئێمە لە ڕێگەی ئەو خولانەوە هەوڵ دەدەین جوتیارەکانمان ئاشنا بکەین بۆی بتوانین دوجار پرۆژەکە گەشت و کاڵ یاخود گەشت و گوزاری کشتتوکاڵی بە شێوەیەکی سەرکەوتوانە جێبەجێ بکەین بەڵێ پێداویستیانە چییە و ئەو تایبەتمەندیانە چییە کە پێویستە لە شوێنێکدا هەبێت لە چێڵگەیەکدا هەبێت و لەو جوتیارەیە هەبێت کە ئەم پرۆژەیە ئەیگرێتەوە پرۆژەی گەشت و کاڵ ئەیگرێتەوە و پێشوازی لە گەشتیارانەکەات بەڵێ وەکو گوتم ئێستا ئێمە خەریکین خول بۆ ئەو جوتیاران ناکەینەوە بابەتی هەرە گرنگ وەکو تازەش ئاماژەم پێدا ئەوەیە کە چۆن ئاشنا بکرێن جوتیارەکانمان بەوەی کە مامەڵەیەکی دروست لەگەڵ گەشتیار بکەن لەبەرەوەی ئەو گەشتیارانی کە خواستیان لەسەر ئەم جۆرەی گەشت و گوزارە گەشتیارانی دەرەوەی عێراقن یاخود ئەو گەشتیارانە کە پێیان دەگوترێت گەشتیارانی نێودەوڵەتی بۆ نمونە دەبێت لە پرۆژەکەی لە چێڵەکەی خزمەت گوزاری تەواو بەردەست بێ خزمەت گوزارە سەرەتاییەکان بۆ نمونە پاک و خاوێنی لە شوێنەکانی دەستشۆر لە شوێنەکانی حەوانەوە یاخود ئەو شوێنێک کە لی دەمێنێتەوە دەبێت ئەو پێداویستانە چین لەوێ هەبێ یان لە ناو چێڵگەکەدا دەبێت پرۆژەیەکە پرۆژەیەکی نمونەیی بێ کە گەشتیارێک سەردانی ئەوەیە کە ئاشنا بێ بە ژیانی ئەو خێزانە لەسەر ئەو چێڵگەیە بە تەواوی کەرەستەکانەوە ئامادە بێ چێڵگەی تیا بێ جیاوازیش ینی چاڵاچیەکان جیاوازن ئێمە هەندێک شوێنمان هەن بۆ نمونە چاڵاچی ئەسب سواری لێگران جوتیارەکانمان هەیەە کۆمەڵێک ئەسپیان هەیە لێرەدا گەشتیارەکە دەتوانێت لە ڕووی تەرفیهیەوە ینی ئەسب سواری بکە یاخود هەندێک جوتیارمان هەن کە حوزی ماسییان هەیە گەشتیارەکان دایانەوەی بزانن کە چۆن ماسیەکان لە سەرەتا دەهێنرێنەوە حوزا چۆن
پەرە بە بەرەبوومەکانە درێنان چۆن ئەو ئاژەڵانە بەخێوەکرێن چۆن ئالیکیان پێدرێت چۆن بەرەبوومەکان دەنڕێن و لێ دەکرێنەوە ئەمانە کۆمەڵێک چاڵاچین کە پێویستە لەم شێلگانەدا هەبێ بۆ ئەوەی خواستی گەشتیارێک پڕ بکاتەوە. زۆر باشە کاکە برای من ئەمەوێ پرسیارێکی دیکە بکەمەوە کە زانین لە ئێستادا کۆمپانیا گەشت و گوزاریەکان زۆرن کە هاوڵاتیان ڕووی تێ ئەەکەن و لە بەرامبەر ئەوەیە پڕپارەیەکەن بۆ چەند ڕۆژێک ئەچن گەشت ئەەکەن پێویستە هاوڵاتیان تا چەند هۆشیار بن سەبارەت بۆ گروپی کە هەڵی ئەبژێرن بۆ گەشت و گوزارەکان و ئەو بڕەپارەی کە پێیان ئێن. بەڵێ دیارە ئێمە لە ماوانەی دوایی سکاڵا و گلەی و گازندەیەکی زۆرمان بیست لە ژمارەیەکی زۆر لە گەشتیارانمان بە تایبەتی ئەوانەیە کە لە باشوور و ناوەڕاستی عێراقەوە دێن بەوەی کە کۆمپانیا گەشتیاریەکان هەندێک لە کۆمپانیا گەشتیاریەکان هەوڵی ئیستیغلالکردنی گەشتیارانە دەن و بڕێک پاریان لێوەرەگرن بە بیانووی جیاواز بۆ نمونەکەدایان بۆ دۆکان پێش ئەوی بگەن ئەوێ دەڵێ هەر گەشتیارۆ دەبێ بڕی بۆ نمونە 5,000 یان 10,000 بدەن بە من ئەمە وەکو دخولیایە وەکو چوونە ژوورەوەی بۆ ئەو شوێنە یان بۆ گەلی عەلیباگ یان بۆ شوێنێکی گەشتیاری لە دهۆک ئێمە بۆ ڕێگەگرتن لەوە لەبەرەوەی بەڕاستی بەداخەوە هەستمان کردو ئەم بابەتە لە بەڕاستی بوو بە دیاردا و خەریک و زیاتریش تەشەنەیە کرد ئێمە بۆ ڕێگرتن لەمە بڕیارێکمان لە ڕێگەی بەیانێکەوە بڕیارێکمان دەرکرد کە بڕیارەکە بۆ گەشتیارانمان بوو بۆەوەی کە بەرچاویان ڕوون بکەینەوە پێیان بڵێن کە بە پێی ڕێنمایی دەستەی گەشت و گوزار هیچ ڕێنماییەک یاخود یاسایەکی نییە کە گەشتیار ناچار بکات بەوەی کە بڕێک پارە بدا بە کۆمپانیایەکی گەشتیاری لە بەرامبەر چوونە ژوورەوەی بۆ شوێنە گەشتیاریەکان لە سەیرانگە و هاوین هەوارەکان هاوکات هەر لە بڕیارەکەماندا ئێمە تەواوی کۆمپانیا گەشتیارەکانمان ئاگادار کردوونەوە بۆی کە خۆیان بە دوور بگرن لەو کارە نایاسایە هەر کۆمپانیایەکی گەشتیاری ئەگەر پابندی ئەم ڕێنمایی ئێمە نەبێ و بە بەڵگا لەسەری بسەلمێنندرێکە بە بیانووی جیاواز و بە نایاسایی پارەی لە گەشتیاران وەرگرتووە ئێمە ئیجراعاتی یاسایی لەگەڵەکەین و هیوادارن گەشتیارانیش ئەگەر شتێکی لەو بابەتیان بەرچاو کرد لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەی کە ئێمە لە سەرجەم بەڕێوەبەراتی گەشتەکان لە پارێزگاکان لە ئیدارە سەربەخۆکان وەکو هێڵێکی گەرم هەمانە پەیوەندیمان پێوە بکەن هەم بە دەستەی گەشت و گوزار هەم بەڕێوەبەراتی گەشتەکان بۆیە ئێمە بە زووترین کات تەداخل بکەین ڕێگە لەم بابەتە بگرین کە بەڕاستی کاریگەریەکی زۆر خراپی لەسەر ڕەوتی سێکتەری گەشتیاری هەبووە لە هەرێمی کوردستان وای کردووە کە گەشتیاران بەردەوامی گلەیی بکەن کە ئەمەش 2000 بە زیان بۆ تەواوی پرۆسی گەشتیاری لە هەرێمی کوردستان دەشکێتەوە دەبێتە هۆی کەمکردنەوەی ژمارەی گەشتیاران لە هەرێمی کوردستان بۆ ئێمە هەموو هەوڵێک دەین کە سەرڕای ئەوەی کە ئاسانکاری تەواو بۆ هاتنە ناوی گەشتیاران بکەین هاوکات ڕێگە لە هەموو هەوڵێکی شەکرین کە بیاوێ گەشتیاران ئیستیغلال بکە بەوەی کە بە بیانووی جیاواز بە نایاسایی پارە ئەجە هەر بڕێک بێ کە لە گەشتیاران وەرەگرێتەوە. کەواتە لێرە ئەمە توانین بە هاوڵاتیان بڵێن کە بەرامبەر چوونە ژوورەوە بۆ هیچ شوێنێکی گەشت و گوزاری پارە وەرناگیرێت ئەو شوێنانەشی کە وەری ئەگرنڕەوەن کاتە تووشی سزای یاسایی ئەبنەوە. ئەکاکە برای مەگەر پێمان بڵێ سەبارەت بۆ پرۆژەی ئێوە جوتیارەکان هەستیان چۆنە پێیان خۆشە بۆ ئەم پرۆژەی کە بە ناوی گەشت و کاڵەوەیە؟ بەڵێ سەبارەت بە پرسیارەکە بابەتێکم ببوورە من دەمێ ڕوونکردنەوەیەک بدەم ئێمە بەستی ئێمە ئەو بەڕەپارەی نییە کە وەکو دخودیە لە گەشتیارە گۆرەشتێکە بڕەکەی زۆر ڕەمزیە لە هەندێک شوێن 500 دیینارە لە هەندێک شوێن 1000 دیینارە ئەوەی ئێمە مەبەستمانە ئەو کۆمپانیا گەشتیاریانن کە پارە لە گەشتیار وەرەگرن نەک خودی هاوینە هەوارەکەیان بکەن گەشتیاریەکە ئەوەی ئێمە مەبەستمانە ئەوەیە کە بۆ نمونە کاتێک کۆمپانیایکی گەشتیاری گروپێکی گەشتیاری لە خوار و ناوەڕاستی عێراق لەگەڵ خۆی دەهێنێ بۆ شاری دهۆک پێش ئەوەی بگا بە شوێنە گەشتیاریەکە داوای بڕێک پارە لە گەشتیارەکانەکە بەو بیانووی ئەوەی کە پێیان ئەڵێ ئەمە لە بەرامبەر دخولیە بابەتەکەی ئێمە ئەوەیە نەک هاوینە هەوارەکان سەبارەت بە پرسیاری دووەمێت لە ڕێک ئەو فیدباکەی کە ئێمە وەرمان گرتوتەوە پێشوازیەکی زۆر کراوە لەم پرۆژێ لەلایەن جوتیارەکانەوە ئەوانیش زۆر ئارەزوو دەکەن کە ئەم پرۆژەیە سەر پێ بخەن و بە دڵخۆشیی زۆرەوە ئەم مبادرەیان قبول کردووە ژمارەیەکی ئێزگار زۆریان ناوی خۆیان تۆمار کردووە کە بێن ئەم خولە ببینن بەڵام ئێمە لە قۆناغی یەکەمدا گوتم ژمارەکە دیاریکراوە تەنها 40 کەسە لە سەرانسەری هەرێمی کوردستان 40 جوتیارە بەڵام بە قۆناغەکانی داهاتوو بێگومان لە سەرانسەری هەرێمی کوردستان ژمارەیەکی زیاتر لە جوتیاران واکەن کە خول ببینن لەبەرەوەی ئامانجی ئەم پرۆژەیە بەڕاستی ئامانجەکە چەند فرەلایەنەیە بۆ نمونە بژانەوەی کەرتی کوشت و کاڵ و گەشت و گوزارە لە هەمان کاتدا هاوکات هەوڵێکیشە بە ئاراستی هەمە جۆرکردنی چاڵاچیە گەشتیاریەکان بۆ ئەوەی کە بتوانێت لە ڕێگەیەوە سەرنجی ژمارەیەکی زیاتری گەشتیاران ڕابچێشین بە تایبەتی گەشتیارانی بیانی کە لە ئێستادا خواستێکی زۆریان لەسەر ئەم جۆرەی گەشت و گوزار هەیە هاوکات ئەم پرۆژەیە هەوڵێکیشە بە ئاراستەی
دۆزینەوەی بازار یاخود بە بازارکردن بۆ بەرهەمە ناوخۆیەکان کە ئەمە دوجار واکە کە ئاستی بژێوی جوتیارەکان بەرز بێتەوە ژمارەیەکی زیاتر لە دەرفەتی کار بڕەخسێنێ هاوکات کۆی پرۆسەکەش دوجار دەچێتە خزمەتی زیاتر بە بازارکردن بۆ هەرێمی کوردستان و ناساندنی وەکو ڕووگەیەکی گەشتیاری بە گەشتیارانی ناوخۆ بیانی بەوەی کە لە هەرێمی کوردستان سەرڕای جوانی سروشتی و دڵڕفێنی کەش و هەواکەی لە ناوچە گەشتیاریەکان هاوکات لە جۆرەکانی تری گەشت و گوزاریشدا وەکو گەشت و گوزاری سەرکێشی گەشت و گوزاری مێژووی گەشت و گوزاری ئاینی و گەشت و گوزاری کشت و کاڵیش هەرێمی کوردستان دەوڵەمەندە دەتوانێت بە درێژایی ساڵەکە پێشوازی لە گەشتیاران کە بۆ جۆر و چاڵاچێ جیاوازەکانی گەشت و گوزار. کاک ئیبراهیم وەک ئاماژەت پێکرد لە سەرەتای پرۆژەکەیان بەڵام لە ئێستاە دیاری کراوە کە چ ناوچەیەک یان چ گوندێک بۆ پرۆژەکە گونجاوە تا لە دەستپێکی پرۆژەکەی تا جێبەجێ بکرێت. بەڵێ ئەم پرۆژێکی استراتیژیە تەواوی هەرێمی کوردستان ڕووماڵەکە بۆ تەواوی هەرێمی کوردستانە و خۆشبەختانە زۆری لە ناوچەکانمان بۆ ئەم پرۆژەیە گونجاون بەڵام ئەوەی کە شایانی باسکردن بێەوە مای خۆشحاڵیە بەلای ئێمە و هەم ڕێکخەرانی خولەکان و ئەو ڕێکخراوانەی کە هەم GIZ ئەڵمانی و هەمیش ZOA هۆڵندی پرۆژەیەکە لە پارێزگای هەڵەبجەی شەهید هەڵەبجەی خۆشەویست پرۆژێکە بە ناوی چێڵگەی کوردستان ئەم پرۆژەیە ماوەی ساڵێک زیاتر خۆی کراوەتەوە تەنها پێویستی بە چەند ڕێخستنەوەیەکی کەم هەیە بۆ ئەوەی بخرێتە سەرپێ لەم پرۆژەیەدا زیاتر لە 90 جۆری جیاوازی بەروبوومی کشت و کاڵی خراوەتە ڕووکە لە ئێستادا گەشتیاران دەتوان بچن سەردانی بکەن هەم بازاریەکی جیاواز بکەن هەم چێش وەربگرن لە هەمە جۆری ئەو بەروبوومانێکە لەم چێڵگەیەدا هەیە بەڵام ئەو گوتم لە دوجار ئاماجەکەی ئێمە زۆر گەورەترا ئێمە دەمانەوێت تەواوی هەرێمی کوردستان ئەم پرۆژەیە بەخۆیەوە ببێنێت کە دوازار دەبێتە هۆیەوەی کە ژمارەیەکی زۆری دەرفەتی کار بڕەخسێ بۆ دانیشتوانی ئەو ناچێش لەبەرەوەی جم و جۆڵی گەشتیاری بچێتە هەر شوێنێک لەو شوێنە بازار دەبوژێتەوە لایەنە ئابوووریەکەش دەبوژێتەوە. زۆر باشەکەواتە ئەتوانین بڵین ئەمە بژانەوەیکی بەهێزە بۆ لایەنی ئابووری بە یارمەتی کەرتی کوشت و کاڵ و هەروە دەستەی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان لەگەڵەوەشدا بە یارمەتی جوتیاران و هاوڵاتیانیش. بەڵێ بێگومان ئەمە پرۆژەیەکی دەستە جەمعیە کە گەشت و گوزار و کشت و کار و لەگەڵ برا جوتیارەکان و لەگەڵ خاوەن پرۆژە گەشتیارە ناوەزەکان بەیەکەوە پرۆژەیەکە کە وەکو گوتم چاوێکی زۆری گەشتیارانی بیانی لەسرە و ئەوەی مای خۆشحاڵی ئەوەیە کە لە سەرتاش ئاماژەم پێیدا هەرێمەکەی ئێمە زۆر گونجاوە بۆ ئەم جۆرەی گەشت و گوزار ئێمە پێمان وایە دوجار دەتوانین ئەم جۆرەی گەشت و گوزار بە جۆرێک پێش بخەین کە کێبڕکێ بکەین لەگەڵ زۆرێ لە وڵاتانەی کە لە ئێستادا ئەم جۆرەی گەشت و گوزاریان هەیە بێگومان بە سەرخستنی ئەم پرۆژێش دەبێتە سەرچاوەیەکی سەرەکی داهات بۆ هەرێمی کوردستان ئەم پرۆژەی گەشت و کاڵ و گەشت و گوزاریش بە پرۆسی گەشت و گوزار بە تەواوەتی ئێمە پێمان وایە ئاسۆڕوونە ئەگەر خۆمان بمانەوە بەڕاستی ئەگەر هەموو لایەنەکانی تری حکوومەتی هەرێمی کوردستانیش هاوکار و هەماهەنگ بن دوجار ئێمە بە دڵنیاییەوە دەمانێت ئەو قسە بکەین کە دەکرێت گەشت و گوزار بکەین بە جێگرەوەی نەوت لە هەرێمی کوردستان لە داهات. بڵێ کاک ئیبراهیم جگەل لە پرۆژەی گەشت و کاڵ کە لە ئێستادا چۆتە بواری جێبەجێکردنەوە و لە سەرەتای پرۆژەکەیان تا بە تەواوی لە هەرێمی کوردستاندا جێبەجێ بکەن وەک دەستەی گەشت و گوزاری هەرێم پلانتان چییە تا کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستاندا زیاتر بەرەو پێش بەرن و گرنگی زیاتر بە شوێنە گەشتیاریەکان بدرێت؟ بەڵێ دیارە ئێمە لە دەستەی گەشت و گوزار پلانێکی 8 ساڵمان هەیە پلانی 8 ساڵە کۆمەڵێک تەوەری استراتیژی لە خۆی دەگرێت کە خۆی دەبینێتەوە لە پەرەپێدانی ژێرخانی ناوچە گەشتیاریەکان لەبەروی ئێمە لە ئێستادا هەست دەکەین کە لە ڕووی ژێرخانەوە لە هەندێک ناوچەی گەشتیاری هێشتا لە ئاستی پێویستانین پێویستە ئەم بابەتە زیاتر پێش بخەین لە پلانەکەدا ئەمە جێکراوەتەوە هاوکات هانی و بەرهێنەرانە دەین زیاتر هانی و بەرهێن هەموو بەرهێنەرانی ناوخۆی هەموو بەرهێنەرانی دەرەوە دەین بۆ ئەوەی بێن لە هەرێمی کوردستان سەرمایەکانی خۆیان وەگەر بخەن پرۆژەی ناوازەی گەشتیاری جێبەجێ بکەن ئێمە لە ئێستادا لەگەڵ بە هەماهەنگی لەگەڵ دەستەی وەبەرهێنان نزیکەی 7 پرۆژەی استراتیژی و گەورەی گەشتیاری لە سەرانسەری هەرێمی کوردستان لە ڕووی دیزاینەوە ئامادەکراون و تەواو بوون لە چاوەڕوانی وەبەرهێنەراندا بە جێبەجێکردنی ئەم پرۆژانە ئێمە پێمان وایە کە تەکانێک بە سێکتەری گەشتیاریەدا و گەشت و گوزار دەباتە قۆناغێک کە ئیتر لە ئاستمۆحی هەموو لایەکدا زۆر باشە وەکە زین لە ماوانەی دواییدا زۆربەی ئەوانەی کە لە لادەکان بوون کە خەریکی کشت و کاڵ بوون یاخود بەرهەمی ئاژەڵی و ئەوانە بوون ڕویان لە شارەکان کردبوو لێرە نیشتەجێ ببوون ئەم پرۆژێ لەوانەیە هۆکارێکیش بۆ ئەوی کە دووبارە ئەوانش بگەڕێنەوە بۆ لادەکان دەستکەنەوە بە پرۆژە کشت و کاڵەکانی خۆیان.
بێگومان ئەمە یەکێ لە ئامانجە هەرە سەرچیەکانە من ئاماژەم پێیدا کە دەبێتە هۆی ئەوەی کە ئاستی بژێوی جوتیارەکانیان ئاسی داهاتیان بەرز بێتەوە کە ئەم بابەتە شوو یامە ڕاستەخۆ دەبێتە هۆی ئەوەی کە گەشتیاران نەک ئەوەی کە لە شوێنەکانی خۆیان بمێنەوە و بیر لەوە نەکەنەوە گەشت بکەن بۆ ناو شارەکان بەڵکو ئەم پرۆژەیە وا دەکە کە خەڵکی تر لە ناو شارەکانەوە ئیتر کۆچی پێچەوانە دەست پێ بکە بۆ ناوچەکانی خۆیان بۆ ئەوەی گرنگجی بە کشت و کاڵ بدرێتن لە بەرەوەی وڵاتی ئێمە وەکو گوتمان کە زۆر گونجاوە بۆ کشت و کاڵ ئێمە لە دەستەی گەشت و گوزار بە استراتیژ کار لەسەر ئەوە ئەکەین کە ئەو هەڵاوسانەی لە ناو سنتەری شارەکان هەیە لە ڕووی گەشتیاریەوە بیگوازینەوە بۆ دەرەوەی شارەکان و شوێنە دوورە دەستەکان ئێمە دەمانەوێ لە شوێنە دوورە دەستەکان پرۆژەی گەشتیاری ئەنجام بدرێ بە ئامانجی ئەوەی کە دەرفەتی کار لەو شوێنانە بڕەخسێندرێ بۆ ئەوەی دوجار ڕێگە بگرین لەوەی کە گەنجان لەو ناوچانە بە مەبەستی کارکردن کۆچ بکەن بۆ ناو سنتەری شارەکان بەڵێ بە پلان ئێمە هەمانە و هەوڵیشمان بۆی داوە خۆشبەختانە چەند پرۆژەیەکیش هەبوون کە لە ناوچە دوورە دەستەکان جێبەجێ کراون کە دەرفەتی کاری زۆری ڕەخساندووە بۆ دانیشتوانی ئەو ناوچانە ئێمە لە هەوڵەکانی خۆشمان بەردەوامە بین بەڵام گوتم ئەو پلانە 8 ساڵیە پێویستی بەوەیە کە تەواوی وەزارەت دام و دەستگاکانی تری حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ دەستەی گەشت و گوزار هەماهەنگ و هاوکار بن بۆ ئەوەی دوجار بتوانین ئەم پلانە وەک خۆی جێبەجێ بکەین و بە جێبەجێبوونی ئەم پلانە شۆک خۆی بێگومان دەرفەتی کاری بێشمار دەڕەخسێندرێ بۆ دانیشتوانی ناوچە دوورە دەستەکان ناوچەکانی دەرەوەی شارەکان و هاوکات لە ڕووی ژێرخانیشەوە گەشت و گوزار بە شێوەیەک پێش دەکەوێت کە دەبێتە جێی سەرنجی زیاتری گەشتیاران و ساڵانە ژمارە گەشتیارانمان زیاتر دەبێت پێشوازی لە ژمارەیەکی زیاتریانەکە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئیبراهیم عەبدولمەجید بەڕێوەبەری ڕاگەیاندن و پەیوەندیەکانی دەستەی گەشت و گوزاری هەرێم سوپاس کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوویت.